سەبارە بەم بڕیارە حکوومەتی هەرێم ئێمە پێمان وایە ئەمە بڕیارێکی نایاسایە چکە لە ئەساسە بابەتی موچە بە یاسا ڕێکخراوە لەبەرەوە حکوومەت ناتوانێت بەبێ میزاج یاخود بەپێی ئەوەی کە خۆی ئێوێ داهات دابش بکە یان موچە دابشکا بۆیە ئەوە بە پلەی یەکەم لە ڕاستیە ئەرکی پەرلەمانە دەبێت چاودێری حکوومەت و ئەو یاسایانە بکە کە خۆی دەری کردووە لەبەرەوە ئەمە سەرف بڕیارێکی زۆر نایاساییە ئەمە خاڵ یەکەم خاڵی دوم حکوومەتی هەرێم متمانە لە لای موچەخۆران و لە لای بەشێکی زۆری هاوڵاتیانش لە دەستیاوە لەبەرەوە ئەمە یەکەمین جار نییە حکوومەت 2 مانگ 3 مانگ جارێک کە موچە پاشەکەوتەکە و بڕیاریدا کە لەسەری ساڵەوە هەموو 30 ڕۆژارێک موچە دابشکە بەڵام ئەمەی پێناکری بۆیە ئێمە پێمان وایە ئەمەش هەر وەکو ئەوە دەرەچێت لە بریەوە حکوومەت دەبێت بیر لە ڕێخستنی داهاتی ناوخۆ و ڕێگرتن لە قاچاقچێتی و بەهەدەردانی داهاتی ناوخۆ بگرێ و هەوڵ بدا بەپێی ئەوەی کە یاسا دیاریکراوە 30 ڕۆژارێک ئەرکێتی لە ڕاستیە حکوومەتی هەرێم موچەی موچەخۆران دابش بکە سەبارە بەوەی کە بۆ لەگەڵ بەغدا ڕکناکەوی لە ڕاستیە لەبەرەوەی حکوومەتی هەرێم پێم وایە کۆمەڵی گرێبەستی نەوتی هەیە کە ئەو گرێبەستانە بەشێکی کە لەم داهاتە زۆرە بۆ تورکیا ئاچێت لەبەرەوە فشارێکی زۆر لەسەر حکوومەتی هەرێمنێ پێم وایە بە تەنها حکوومەتی هەرێم بەدەست خۆینی ئایا بڕارەدا ڕێبکە و یا ڕێکنەوەی لەبەرەوە بەعدێکی تەڕادەیەک هەرێمیشی هەیە دووهەمیش ئەم داهاتە لەبەرەوەی چاودێری لەسەر نییە بۆیە ئەم چەند کەسێک لە هەرێمی کوردستانە تەخشان و بەخشان بەم داهاتەوە ئەکەن بۆیە ئەمان نایانوێ ئەم داهاتە کە لە بەردەست خۆیانە بە ئاسانی بکەوێتە ژێردەستی حکوومەتی بەغا و حکوومەتی بەغا چاودێر بێ بەسەریانەوەم خاڵێکم خاڵی دووەم ساڵانێکی زۆرە حکوومەتی هەرێمی کوردستان موچە وەکو منەتێک بەسەر موچەخۆراندا بەکارهێنێت لەبەرەوە ئەگەر لەگەڵ بەغدادا ڕێبکەی و بەشێک ئەم موچە لەلایەن بەغداوە بۆ موچەخۆران بێ موچەخۆرانیش ئەو منەتیان بە حکوومەتی هەرێم نابێت لەبەرەوە زۆر جار حکوومەتی هەرێم وەکو کارتێکی فشار موچە بەکارهێنێ بۆیە نایەوێت هەر کارێک بکات موچە لە دەست خۆی دەربچێت بەڕێ بەپێی ئەو ئەرقامانەی کە لیژنەی دارایی پەرلەمان و پەرلەمانتاران ڕۆژانە ئەیخەنە ڕوو بای ئەوەندە داهاتی ناوخۆ هەیە بەڵام ئەوەیە کێشەکە ئەوەی حکوومەتی هەرێم سیستەمێکی ڕێخستن و ڕێکخراوی نییە بۆ کۆکردنەوەی داهاتی ناوخۆ دووەمیش تاکو ئێستا خاڵە سنوورەکان چاودێریان لەسەر نێو قاچاقچێتی بەردەوامە سێمیش داهاتی ناوخۆ بەشێکی کەمی ئەمێنێتەوە بۆ وەزارەتی دارایی بەشێکی زۆری تەنانەت پەرلەمانجی نازانێت چی بەسەریە کە ئەوەی هەیە لە ڕاستیە نەشارەزاییە لە ئیدارەدانە ئەگەر نابایی ئەوەندە داهات لە ناوخۆی هەرێمی کوردستانە هەیە بتوانێت موچەی موچەخۆرانی پێدابین بکات گرفتەکەی ئەمە لەوایە جارە بڕێڕەکان جێبەجێ ناگرێن ئەین خەڵک ئیتر جارە نازان لێ بڕینەکان چەندە 25 50 چەندێکە گرفتەکە لەوای خەڵک جارە سیقەی بۆ نەمەوە ئایا بڕیارەکەشی خۆیان جێبەجێکنەوە بڕیارانی خۆیان هەر بۆ نمونە نزیکی 20 ڕۆژی پێچێت تا لیستێکی موچە ڕاگەیەنێت ڕۆژێک کە لەم پارە حازرە 20 ڕۆژی پێچێت تا موچەیەک ڕاگەیەنێت بە شێوەیەکی ڕاست و دروست بەڕێکی داهاتی هەرێم دیار وایە ئەگەر معاشی نایە خەڵکی خۆمان ڕازی و مشکلی نەبوو بەس خەڵک ئاڵیان پارە ئەدزریان پارە دیار نییە ینی گرفتی خەڵک لەوایە نەک لەوەی کە بڵێ بۆ موچەکەم نایەتیش قەیران هەر نییە ئەسڵەن قەیران نییە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستان 15 تریلیۆنی دەسەکەوێت قەیران کامەتە بەڵام جاران پارە لە بەغاوە ئەهات حکوومەتی هەرێمی کوردستان نێتوانی لێی بجزێ بۆ زین چییە کاکە بۆ خۆ ناتوانێت بڵێ وڵای کاکە 3 تریلیۆنی لە ڕێگا داومانە بکرێ بۆ کرێ نانۆکەی ئەمە ناتوانێت حکوومەتی هەرێمی کوردستان لەبەر ئەوە ئەسڵەن ئێستا ئەمەی حکوومەتی هەرێمی کوردستان دەستێکەوێت زۆر لەوە زیاترەکە لە بەغاوەیەت بەس چییە ئەوەی کە لە بەغاوەیەت دزیتیان ناکرێت ڕێک ئەبێت لەوێ وەری ئەگرێ ببیدا دەست فەرمانبەرەکانەوە بەڵام لێرە بە ناوی هەزار ئەم لاولا هی کۆمپانیا و چی و ئەمە لێ ئەجزیە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغا ڕێ ناکەوێت ئەگینا خۆ لە وڵاتە قەیرانی دارایی نییە اینجا موچەیش من ئەمە کە جایەکانی بە هەر ئەمەی کە ئێستا دابەشەکرێمە موچە نییە ناوی موچە نییە ئەمە حکوومەتی هەرێمی کوردستان وەکو خێرەیدا بە خەڵک بۆ چونکە موچە یاسای هەیە موچە کاتی دیاری کراوە موچە بڕەکەی دیاری کراوە موچە عەلاوە تەرفیعی هەیە تۆ بەدڵی خۆی لێ بڕێ هەر کاتێ خۆی ویستی ئەیدا کاکە وەڵڵا ئەگەر بە درۆ بوایە حکوومەتی هەرێمی کوردستان لە ئاسی ئەڵمانیا و ئەگەر بە درۆ بوایە تەنها ڕێنەکەوتنی هەرێم ئەوەیە لەگەڵ بەغا هەرێمی کوردستان ئەگەر ڕێبکەوێت لەگەڵ بەغا ئەو پارە لە بەغاوەتە ناتوانێت بیدزێ دزیتیان ناکرێت بەخوا بێعەقڵترین مرۆڤ بێنە لەم سەر ئەرزا تەنها یەک دانە مانگ لەم کوردستانە بژی ئەزانیە کە داهاتی ئەم هەرێمە بەشی موچەی فەرمانبەرانی ئەم هەرێمەکە